ڕێ بوارەکان لێرە فیدەی بەهارە جوانیت بەچی وەسەفکەم بەکەم قەڵاو و منارە خاوەن نیشتمانم بەڵام لێ ئاوارم خاوەن چیا و کوێستانم بەڵام بێ بەهارم منیش ڕێبواری ڕێی بەهارم منیش جووتیاری باخچەی خەمانم منیش ئاوێزی خەونی ڕووبارم ناچەخێ لە وەسفی تۆ لە سەر زمانم لە ناخەوە پیرم وەکەوەی بم تەمەن 100 ساڵ ڕێ بەڕێ چووکە تا لەم ڕێ من بووم زاڵ لە ڕێستا بەڕووتە منم 20 بەهارەکە چی خەندەکانم بەڵ ناو ئاوێنەکاندا دیارە هەی گۆڕستانی دڵەکان لێرە بەهار سەوزایی چیا لێرە ستورە بەهار دڵەکان لێرە شکاو مردون ئەی بەهار وەرە زیندویان کەوە ئەم دڵانە ئەی بەهار هەی بەهار زیندوم کەرەوە هەی بەهار دیسان شیم بەرەوە هەی بەهار خەندەکانم بەرەوە دیسان هەی بەهار وەرزشیم بوونە نەقەزان هەی بەهار دووبارە نیت بۆ من تۆی زیندوکەری ڕۆحی من هەی بەهار منم ئاوارە بووی خەزان لە ئامێزم گرەبانە بم خەریب لە ژیان هەی بەهار زیندوم کەرەوە هەی بەهار دیسان شیم بەرەوە هەی بەهار خەندەکانم بەرەوە دیسان هەی بەهار وەرزشیم بوونە نەقەزان هەی بەهار دووبارە نیت بۆ من تۆی زیندوکەری ڕۆحی من هەی بەهار منم ئاوارە بووی خەزان لە ئامێزم گرەبانە بم خەریب لە ژیان بەهار بوویتە سەرخەتی هەڵبەستەکان زیندوم کۆمردوم لە سەرمای دڵەکان سەبری من تاکەی کامان گوساڵ کەی ڕۆژێ سەوزایی دێنی نەک خوێنی کۆترەکان ئەگە ئاواتم فەوتا لە ڕێتە ئەگە بەبای شەماڵ چوو بەڵێنتان ئەگە فریشتەی پاک لێت بوو بە شەیتان چی باوەڕت پێدێنەکە باوەڕکەی بە دڵەکان خەم بۆتم و چەی وڵات ڕۆژی فەوتا لای ڕۆژەڵات وەرن ڕووەکان لێرەکان خەڵات کە لێرە پیسکەرانەوی پیرۆزی خەبات نامۆیە لێرە بەدیات نیاوات ڕەنگیم نەدێ ڕەنگی ئاڵات پڕ لە نێری نەگوتراوە تاریشەوەکان تعبیرێک نەبوو باسکە لەمانەی خەوەکان هەی بەهار زیندوم کەرەوە هەی بەهار دیسان شیم بەرەوە هەی بەهار خەندەکانم بەرەوە دیسان هەی بەهار وەرزشیم بوونە نەک خەزان هەی بەهار دووبارە نیت بۆ من تۆی زیندوکەری ڕۆحی من هەی بەهار منم ئاوارە بووی خەزان لە ئامێزم گرەبانە بم خەریب لە ژیان هەی بەهار زیندوم کەرەوە هەی بەهار دیسان شیم بەرەوە هەی بەهار خەندەکانم بەرەوە دیسان هەی بەهار وەرزشیم بوونە نەک خەزان هەی بەهار دووبارە نیت بۆ من تۆی زیندوکەری ڕۆحی من هەی بەهار منم ئاوارە بووی خەزان لە ئامێزم گرەبانە بم خەریب لە ژیان